ڕۆژنامەی میدیاپارتی فەڕەنسی ڕایگەیاند ئەو لیژنە سربەخۆیی بۆ لێکۆڵینەوە لە تونوتیژی و زینای خێزانی لەسەر منداڵان لە ساڵی ڕابردوو پێکێنراوە لە سەرانسەری فەڕەنسادا ژمارەی گەورەی ئاشکرا کردووە کە پێویستی بە دانانی نەخشەی بەپەلە هەیە بۆ دژایەتی دیار دەکات. ئەمە لە کورتەی ئەو راپۆرتەدا هاتووە کە لیژنەکە چوارشەمەی ڕابردوو بڵاوی کردەوە و چاوەڕێ دەکرێت لە تشرینی دووەمی 2023 دا راپۆرتە درێژەکەی بڵاو بکاتەوە. راپۆرتەکە بەرهەمی ساڵێکە لە گوێگرتن لە قوربانیەکان بە شێوەی دیداری ڕاستەوخۆ، ئەوە جگەلەوەی کە هەندێکیان تەلەفۆن و ئەو فۆرمانیان بەکارهێناوە کە لیژنەکە لە ئینتەرنێتدا خستویانێتە بەردەستیان. باپی ئاماری لیژنەکە ساڵانە لە فەڕەنسادا نزیکەی 160,000 منداڵ تووشی دەستدرێژی زینای خێزانی دەبنەوە کە کۆی ئەو قوربانیانە لە ئێستادا گەیشتووەتە 5,500,000 منداڵ. باپی راپۆرتەکە لە هەردە قوربانی 9 کەسیان مەینەن کە تەمەنی ناوەندی قوربانیەکان لەو کاتەدا 44 ساڵە، یەک لەسەر چواری ئەو قوربانیانە لە کاتی تاوانەکەدا تەمەنیان لە 5 ساڵ تێنەپەڕیوە. راپۆرتەکە بە درێژی باسی گرفتە نەرێنیە دەرونیەکانی ئەو دەستدرێژە سێکسیانەی کردووە بۆ سەر تەندروستی دەرونی و جەستەی قوربانیەکان، هەروەکو گرفتی خواردن و هۆگری بە مادەی هۆشبەر و سڕکەرەکان و هەندێکیشیان چەندین جار هەوڵی خۆکوشتنیان داوە تا کۆتایی تەمەنیشیان ئەو گرفتانە لەسەر دەرونیان دەمێنێتەوە. میدیاپارت لە زاری قازی منداڵان ئیدوارد دۆڕانەوە کە بۆ خۆی یەکێکە لە بەڕێوەبەرانی لیژنەکە دەیگوازێتەوە کە کۆمەڵگە کاردانەوەی باشتری لەگەڵ دیاردەی زینای خێزانیدا لەلا گەڵاڵە بووە. ئەوان لەوە تێگەیشتون ئەوە پەیوەندی بە کاروباری تاکەوە نییە، بەڵکو دیاردەکە کاریگەری لەسەر ئاسایشی گشتی هەیە. ناوبراو داوایەوەشی کرد کە هەرگیز لە گرنگی ئەم بابەتە کەم نەکرێتەوە بۆەوەی کە شێلگیرانە ڕوبەڕووی ببنەوە. هەرگیز نابێت بە قوربانیەکان بۆ ترێت گرفتەکە تێپەڕێنن و خۆتان بە بابەتێکی دیکەوە خەریک بکەن. ڕۆژنامەکە دەڵێت ئەو لیژنەیە بۆ ڕوبەڕەبوونەوەی دیاردەکە لە ئاداری ڕابردوو گەیشتووەتە کارنامەیەکی 20 مادەیی بۆ پاراستنی منداڵان کە 5 خاڵیان پێویستی بە بودجە هەیە کە دەبێت پەرلەمانتاران لە لێکۆڵینەوەی یاسای گشتی ساڵی داهاتوودا قسەی لەسەر بکەن، لەوانە ڕێخستنی ئەو ناوەندانی بە دوواداچوونی دیاردەکە دەکەن، با تایبەت ئەوانەی پەیوەندیان بە منداڵانەوە هەیە، دانانیشانی ڕاوێژکاری بۆ پشتیوانی لە شارەزایان، بڕیاردان لەسەر بودجەی پێویست بۆ پۆلیسی دادوەری و ئەو دەستانەی پەیوەندیان بە تاوانی ئینتەرنێتەوە هەیە، دابینکردنی چاودێری پێویستی قوربانیەکان لەگەڵەوەشدا هەڵمەتێکی نیشتیمانی بۆ زیاتر تیشە خستنە سەر دیاردەی دەستدرێژی بۆ سەر منداڵان ڕێک بخرێت کە دوا هەڵمەتی لەم شێوەیە لە ساڵی 2002دا ڕێک خرابوو.